هەفتەی کانونی یەکەمی هەموو ساڵێک ڕۆژی ئاڵای کوردستانە، بەڵام لە زۆرینەی دام و دەستگا فەرمی و نافەرمیەکانی شارەکانی هەرێمی کوردستان ئاڵا بێناز و دڕا و پەراوێزخراو. هەر ئەوەش نا، تەنانەت هەندێ دام و دەستگا هەیە ئاڵای کوردستانی هەر پێوە نییە. هەرچەندە بە گوێرەی یاسای پەرلەمانی کوردستان دەبێت هەموو دامەزراوەیەکی حکومی لە بەرزترین شوێنی دامەزراوەکەیدا ئاڵای کوردستان بشەکێتەوە. گەروانە بێت لێپرسینەوە دەکرێت تا ئاسی سزادانیش، بەڵام بەشێک لە هاوڵاتیان دەڵێن هەندێک یاسا لە هەرێمی کوردستان تەنها نووسراوی سەر کاغەزە. میلەتی کورد بە هەزاران شەید و ماڵوێرانی و دەربەدەری بینیوە لە پێناوی سایە و ئاڵایە، بەڵام هیوادارم هەموو دام و دەستگاکانی حکوومەت، هەموو دام و دەستگاکانی تەنانەت کەرتی تایبەتیش دەبێت ئەوە باش بزانن، دەبێت ئاڵای کوردستان لە هەموو ژێگایەکە هەڵکرێت. مەریوان ئەحمەد یەکێکە لە بەرەک درووە کۆنەکانی شاری سلەیمانی و تا ئێستاش گەورەترین و زۆرترین ئاڵای کوردستانی دووریوە. ئەو دەڵێت هۆکاری هەڵنەواسین و دڕان و کاڵبوونەوەی ئاڵاکان بەشێکی کەم تەرخەمی بەڕێوبەری دامەزراوەکانە. لە هەموو عالەما ئاڵا کە دروستەکەی 6 مانگجارە یا 3 مانگجارە ئاڵاکە ئەگۆڕێ. ئەی بۆچی ناگۆڕێ؟ پێتان وایە کەم تەرخەمی؟ من تەسەوڕەکەم ئەمێنێتەوە سەر مدیری دائیرەکە، ئایا بودجەی بەدەستەوە نییە یان کەم تەرخەمە یا زۆر گوێ نایەتێ بە ئاڵاکەی. ئێرە پارکی ئازادیە. ساڵانی ڕابردوو ئاڵایەکی گەورەی کوردستان بەسەر ئەو بەیداخەوە دەشەکایەوە. تەنانەت زۆر کەس ئەگەر بیان ویسایە یەکتر ببینن دەیانگوت وەرە لای ئاڵا گەورەکەی کوردستان لە نزیک پارکی ئازادی، بەڵام زیاتر لە 2 ساڵە بەیداخەکە بێ ئاڵا و بێناز و تەنها ماوەتەوە. نە ئیدارەی شارەکە و نە پارک و نە هیچ کەسێکی دیکە هەیە مشوری بخوات و ئاڵایەکی جوانی کوردستان بۆ بەیداخەکە بگەڕێنێتەوە. لە بەردەچی سەرا سپاس بۆ خۆی گەورە بە شانازی و قۆنەرە بۆ یاقەکەین و سپاس بۆ گەورەی خوا. ئاڵایم نەبەسینەوە بە هیچ شتێکەوە. من ڕقم لە توێ ناتوانم ڕقم لە ئاڵاکە بێ، ڕقم لە توێ ناتوانم ڕقم لە خاکەکە بێ. لەبەروی ئێمە بەم خاکە و بە ئاڵاکەیەوە جوانین. هیوادارم خەڵکیش هەمووی وەکو من بیرکاتەوە. مێژووی هەڵکردنی ئاڵای کوردستان بۆ نزیکەی 80 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. لە ڕۆژی 22/1946 لە ڕێوڕەسمی ڕاگەیاندنی کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە گۆڕەپانی چوارچرای شاری مەهاباد بۆ یەکەمین جار بە فەرمی ئاڵای کوردستان هەڵدراو بوو بە ڕەمزی کۆماری کوردستان. هەردێ عوسمان، ڤار میدیا، سلەیمانی.